باز لە دابەزینی بەهای دینارەکەین بەرامبەر بە دۆلار و ئەو هەوڵانەی کە خراونەتە گەڕ لەگەڵ با بڵێن ئەم حکوومەتی عێراقی هەم بەنکی ناوەندی هەم خەزێنی ئەمریکا بۆ دابەزاندنی یان بەرزبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار ئەم هەوڵانە تا چەندە هەوڵی جدین و هەوڵی یەکلاکەرەوان و ئەوەی کە ێسەر وەدا لە نێو بازارەکاندا کاتی نییە بەڵکو ئیتر ئەمە چارەسەرێکی یەکجاریە لانیکەم بۆ چەند ساڵێکی تر بۆ دۆخی دراو لە عێراق. بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگەر شەتەها کە بەڕێزیان پسپۆڕ یابورین کاگەر شەر سڵاو لێ ببیانیت باش. سڵاو بەیانی باش. کاگەر شەد ئەو هەوڵانەی کە ئێستا ئەدرێن و دراون لە دوو ڕۆژی ڕابردووە هەوڵەکان تا چەندە جدین و تا چەندە یەکلاکەرەوەن بۆ بەهای دینار بەرامبەر بە دۆلار. بەڕاستی ئەو قەیرانە ینی درێژخایەن بووە لە دوای 2023ەوە بەردەوام عێراق ناوی بە خراپیاتێ وەکو سەرچاوی شوشتنەوەی پارە و دزەکردنی پارە ئەوەش هەموو لایەنەکە نێودوڵەتەکان و بە تایبەتی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و وڵاتانی یەکێتی ئەوروپای نیگەران کردبوو. دوای جەنجی داعش لە عێراق ساڵی 2014 ئەمریکیەکان ساڵی 2015 داوایان لە بانقی ناوەندی عێراق کرد کە پابەندی پلتفۆرمێکی ئەلکترۆنی بن تاکو خەزانەی ئەمریکی بتوانی بە دوواداچوون بۆ پارانە بکات و سەرچاوی تەمویلی چەکدارە تونڕەوەکان و داعش دەست نیشان بکات. بەڵام بەداخەوە بانقی ناوەندی پابەند نەبوو بۆ ڕێکارانە و بەردەوام بوو لەسەر ئەوەی لە ڕابردوو ڕووی دەدا لە شوشتنەوەی پارە و لە دزەکردنی پارە بە وڵاتانی دەوروبەرۆتە وڵاتانی دوورە دەستیش. بەڵام ساڵی 2010 دوای ئەوەی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا گەمار و ئابوووریەکانی تون کرد لەسەر ئێران دوای پاشەکشەی ئیدارەی ترامپ لە ڕێککەوتن لەگەڵ ئێران فشارەکان لەسەر عێراق زیاد بوون نەکەر برنە دەرەوەی دۆلار بەڵکو مامەڵەکردنیش لەگەر وڵاتانەی کە ئەمریکا سزای ئابووری خستوۆتە سەریان. بەڵام عێراقەر پابەند نەبوو پێوە تاکو مانجی 12 ساڵی ڕابردوو ئەمریکیەکان ینی وەزارەتی خەزێنی ئەمریکا ڕێگای نەدا داهاتی دۆلار بێتەوە عێراق چونکە دەزانین کە فرۆشی نەوتەمەی دەچێتەوە ناو بانقێک لە نیویۆرک لە ئەمریکا و دواتر لێتەوە ناو بانقی ناوەندی عێراق ئەوەیە کرد قەیران دروستبی کەمی لە خستنەڕووی دۆلار دروستبی چکە عێراق تەنایەک سەرچاوی هاتنی دۆلاری هەیەش لە ڕێگای فرۆشتنی نەوتە. بەڵام بە پێچەوانەوە هەم پێداویستەکانی ناو عێراق زیاتر لە سەدانەوەتی پێداویستەکانی عێراق لە دەرەوە هاوردە دەکرێت کە بە دۆلارە کەواتە خواست زیاترە لە خستنەڕووی دۆلار بەردەوام ئەوەش وای کرد بۆ ڕۆژانە بانقی ناوەندی ناچار بێت 250 میلیۆن 300 میلیۆن دۆلار بخاتە بازار بە نرخی فەرمی بۆی هاوسەنجێک لە نێوان خستنەڕوو خواست دروستبی. بەڵام لە دوو مانگ و نیوی ڕابردوو لەبەرەوەی بانقی ناوەندی نەیتوانی ئەو بڕە دۆلار بخاتە بازار قەیرانێکی قوڵ دروست بوو. ئەمریکیەکانیش ئازادکردنی دۆلارەکانی عێراق مەرجەکانیانەوە بکە عێراق پابەند بی بە سیستەمی حواڵەی جیهانی کە بە سوێفت ناسراوە و ناکرێ حواڵە لە دەروی سیستەمی جیهانی بیت و لەژێر چاودێری لایەنە نێودەوڵەتیەکان نەبیتن. لە دوو مانجی ڕابردوو حکوومەتی عێراقی فشارێکی زۆری لەسەر دروست بوو چونکە ئەوانەی لە ماوەی ڕابردوو دزیان بە دۆلار لەکردشتنەوەی پارە و برنەدەرەوەی پارە خەڵکی دەسڕۆیشت و بەتوانا بوون لە عێراق هەرچەندە معادلەکە تەنها پەیوەست نیە بە ناوخۆی عێراق بەڵکو پێوەستە بە وڵاتانی دەوروبەر و هەتا وڵاتانی جیهانیش. هەر دوای دوو ڕۆژ لە کۆبنەوەکەی پارێزگاری بانقی ناوەندی عێراقی لەگەڵ جێگریان یاریدەدەری وەزیری خەزێنی ئەمریکی گوێبیست بوون کە وەزیری دەرەوەی رووسیا بەنیاز دەبێتە عێراق. ئەوە ماناوەیە ئەو دۆخە تەنها پەیوەست نیە بە ناوخۆی عێراق بەڵکو پێوەستە بە وڵاتانی ئێران، تورکیا، لوبنان، سووریا، رووسیا و چەندین وڵاتی تکە. لەبەرەوە هەم ئەمریکا فشاری لەسەر حکوومەتی عێراقی و بانقی ناوەندی دروست کرد هەم خەڵکە دەسڕۆیشتوەکە و وڵاتانی دەوروبەرش فشاریان دروست کردە. لەبەرەوەش زیاتر لە دوو مانجی خەیان ناتوانی بڕیاردن. بەڵام ئێستا حکوومەتی سوودانی لە بەردەم دوو ڕێگایان پابەند بوون بە ڕێکارە نێودەوڵەتیەکانی سیستەمی بانقی و حواڵەی جیهانی یاخود لە دەستدانی بەهای دینار و دروستبوونی پشێوێکی زۆر
کە زۆر ناخایانی حکوومەتەکەی سوودانی دەخاتن لەبەرەوە پێم وایە ئەو پابەندبوونە ناچاریە و حکوومەتی عراقی ڕێگایشتری لە بەردەم نیە جگە لە پابەندبوون بەڕێکارە نێودەوڵەتەکان باشەکەی ئەمریکی عراقی دەتوانێت پابندی ئەو خاڵ و بنەمایانە بێ کە خەزێنی ئەمریکا بۆ دیارریەکە ئەتوانێت پابند بێ حکوومەتی عێراقی ئەندا هێز و کاریگەری هەیە پابندەکان دوو جۆرن لە ڕاستیدا زۆر یەکەمەوەی 12 وڵاتی ئەمریکا ناوێت دۆلاری بۆ بچیتن پێویستە عراق پابند بێ بە هیچ ناوێک دۆلار بە وڵاتان نەکا بە ناوی بزنس و بازرگانیش نابێت دۆلار بڕاتن وەکو ئێران و سووریا و لوبناان و کۆریای باکوور و رووسیا و چەندی وڵاتی تکە ڕێکارەکانی دووەم ئەوەیە کە ناکرێت پارە بەدەست بگوازرێتویان لە ڕێگای نووسنگەی ڕێگە پێنەدرا و بگوازرێتەوە دەبی ئەو پارانی حواڵە دەکرێت بە مەستی هاوردەکردنی کاڵیان چارەسەرکردنی نەخۆشیان کڕینی مڵک لە دەرەوە بۆ وڵاتیان یان خوێندنی قوتابیەکانمان لە دەرەوە دەبی لە ڕێگای سیستەمی حواڵەی جیانبی کە ئەوانە وەکو بانکسیتی وەکو جیبی مۆرگان و یان کۆمپانیاکانی وەکو ماستەر کارت و ویزە کارت جگە لەو سیستەمانە ناکرێت پارە حواڵە بکرێت و ئەمریکاوەی سەپاندێ لەسەر بانقی ناوەندی و پێویستە پابند بی پێوە ئەگەر پابند نەبێتن بێگومان چەند مانگەشدا ئەوەی گوێمان لێ بۆ 9 مانجی دەرفەتدایە کە بەتەواوی عراق پابند بێ ئەگەر پابند نەبی دووبارە گەماڕۆکە دەکەوێتەوە سەربانقی ناوەندی هیوادارین کە پابند بی پێوە چونکە بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی حکومڕانەکانی عراقش لەوێ پابند بن بەو سیستەمە تاکو عراق لە لیستی وڵاتانە بێتە دەرێک کە ناوی بە خراپ ڕۆیشتێ لە شنەوەی پارە و تەمویلکردنی ئەو لایەنانەی کە نەخوازراون لەلایەن وڵاتانی جیهانی باشە کاگەرشە دەڵێی حکومڕانانی عراقیش لە بەرژەوەندیانە کە پابند بن بەڵام لە نێو خەڵکا قسێکی تر دەکرێت دەوترێ حکومڕانەکان لە بەرژەوەندیانە نرخی بەهای دینار دابەزێ بەرامبەر بە دۆلار لەبەرەوەی خۆیان مامەڵەکانیان بە دۆلارە ئەم ڕەنگە بڕێکی زۆر خەزنکراوی دۆلاریان هەبێت واتام دۆخە زیاتر لە قازانجیەوانە وە لە زیانی خەڵکە هەژار ئاماژەم بەوە کرد کە ئاماژەم بەوە کرد کە خەڵکی دەستڕۆیشتوو بوونە لە بەرۆشە حکوومەتی عراقی دوومانجی زیاتر پێویست بوو تاکو بتوانی بڕیار بداتن ئەو خەڵکانە جگە لە برنە دەرەوەی پارە و شوشنەوەی پارە لە جیاوازی نێوان نرخی دۆلارش سوودمەند بووینە کە نرخی دۆلار گەشتە 180,000 یعنی لە هەر 100 دۆلارێک 24,000 دینار قازانج تقریبا دەکات 120 لەر 100 میلیۆن دلار کە بانقی ناوەندی دەیخستە بازار ئەوانە 20 میلیۆن دلاریان قازانج دەکرد بێگومان ئەوانە پێیان خۆشە پشێوی و بێسەروبەری هەبی لە بازار بەڵام باسی حکومڕانی بە شێوەیەکی گشتی دەکەم حەز بە دەسەڵاتدارەکان بەرژەوەندی خۆیان لە مانەوەیان لە حکومڕانی ئەوەیە کە پابند بم بۆ ڕێکارانە ئەگەر ناگەماڕۆی ئابووری عراق هەڵدەتەچێنێ عراق هیچی لەسەر هیچ نییە ڕێژەی بێکاری ڕێژەی هەڵاوسان ڕێژەی هەژاری ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندا لە ساڵانی ڕابردوو لە 2004 تا کوێستا 1 تریلیۆن و نیو دۆلار بودجەی عراق بۆ کەچی تەناموچەی فەرمانبەران درراوە ئەوەیە کردێ ساڵ بە ساڵ ڕێژەی هەژاری و نەداری و نەبوونی خزمەتگوزاری و کەمی کارەبا و کەمی دەرفەتیکار زیاد دەکاتن ئەوە دەکات فشارەکان لەسەر حکومەت زیاد دەبێت ئەگەر لە چەند ڕۆژی داهاتوو ئەو کۆبوونەوەی نەکرا بە بێگومان خۆپێشاندانەکان لە بەغدا زۆر دەبوون و لە ماوەی چکەم حکوومەتیان دەڕوخاند باشە کاگەر شەرت پێشبینیتان چییە بۆی کە بەهای دینار جێگیری بەخۆ ببینێت چونکە ڕاستە باکەی چەند هەزارێک بەرز بۆتەوە بەرامبەر بە دۆلار بەڵام هێشتا لە نێو بازارە پشێوی هەیە هێشتا هەر نرخەکەی بەرزە ینی پێشبینیتان چییە کەی وەکو دەوترێ سەرنێتەوە ئەم دۆخە بێگومان دوو پرسیارەکەت بە دوو بەش جواب دەدەینەوە بەش یەکەمەوەیە کە دوای پابندبوونی حکوومەتی عراقی بەڕێکارەکانی ئەمریکا دۆخی دۆلار ئاسایی دەبێتەوە چکار بانقی ناوەندی بتوانێت دەستی بگاتە دۆلارەکانی لە ئەمریکا خستنە ڕوو زیاد دەبێت و دۆخەکە ئاسایی دەبێتەوە بەڵام هەنگاوێکی تر ئیجابی تر هەیە لە کاتی هەڵبژاردنەکانی دوایین هەڵبژاردن بە تایبەتی لایەنەکانی کە بەشدارن لە ئیتاری تەنسیقی ئیدعای ئەویان دەکرد کە ئەگەر هەڵبژاردن بکرێت
دۆخی دۆلار دەجێرنەوە ئاستی قەدیمی کە 110 دینار بوو و دوای پێکەینانی کابینەکەش دوو جارێک 65 پەرلەمانتار و جارێک 100 پەرلەمانتار و ئاژۆیان کۆ کردەوە بە مەبەستی فشارکردن لەسەر پارێزگاری بانقی ناوەندی کە بەهای دینار بەرز بکاتەوە بەرامبەر بە دۆلار. لە دوسێ ڕۆژی ڕابردوو دووبارە دەنگۆیەک دروست بیتەوە کە سوودانی داوای کردیە لە بانقی ناوەندی و لایەنە سیاسەکان کە بەهای دینار بجێڕنەوە بۆ 135,000 دینار نەوەک 118,000 دینار. ئەوڕۆ ڕەنگە دەنگ و باسەک پەیدا بیتن ئەگەر لایەنەکان ڕەزامەند برن لەسەری ئەوە لە بودجەی ساڵی 2023 نرخی دۆلار بە 135 دەستنیشان دەکەن و بەهای دینار بەرز دەبێتەوە بۆ 135,000 دینار بەرامبەر 100 دلاری ئەمریکی. زۆر باشە کەواتە گەرەکان باشە. دوا پرسیارم کاگەرشەت لەسەر هاتنی لاڤرۆڤە وەزیری دەرەوەی رووسیا بۆ عێراق کاریگەری لەسەر ئەو ڕێکەوتنە نابێت ئەو لەو جۆرە لێک تێگەشتن و ڕێکەوتنە نابێت لە نێوان حکوومەتی عێراقی و ئەمریکا دروست بووە یعنی هاتنی ئەو ڕاستە و خۆ هیچ کاریگەریەک دروست ناکات لەسەرەوە. بێگومان ئەوش فشار دەکات چکە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان جەنگەکی جیهانی هەیە کە لایەنەک رووسیا لایەنەکەی تکەش ڕۆژاوایە بە سەرپەرشتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەڵام ئەو فشارە و ئەو دەسەڵاتی ئەمریکا لەسەر عێراق هەیتی رووسیانیتی و داهات و دۆلاری عێراق هەمووی لە بەردەستی خەزینەی ئەمریکی و لە بەردەستی ئەمریکا لەبەرەوە بێگومان کاریگەری ئەمریکیەکان زۆر زیاترە لە رووسەکان هەرچەندە رووسیاش نفوزی لە ناوچەکە هەیە و بەرژەوەندی لێرەیە بەڵام ناتوانین بەراوردی بکەین بەو هەژمون و دەسەڵاتەی کە ئەمریکا لەسەر ناوچەکەیەتی. زۆر بەڕێز کاگەرشەتەها پسپۆڕ یابووری سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ زانیارەکانە سپاس کە لەگەڵمان بووی